سڵاو لە خوشکان و برایان، هیوادارم هەمووتان باش بن. ڕۆژوو گرتن زۆرتان پرسیارتان کردبوو کە لە مەسیحیەتدا چۆناوچۆن ڕۆژوو بگرن. ئەلان ئاەتەکەتان بۆ ئەخێنەوە، بەڵام ئەمێ چەند شتێ بڵێم چون لە ئاەتەکانە باسی کاتی نەکردووە. ئێمە لە مەسیحیەتدا خۆی گەورە چاو لە نیەتی مرۆڤەکانەکە، تۆ توانی هەفتەی 2 ڕۆژ یا ڕۆژێ بە ڕۆژوو بی و مەبەستی بە ڕۆژووبوونیش چییە؟ لەبەرەوەی کە لە گوناح دوور بکەوە. دووەم شتیش ئاگال لە جسمت بێ، زۆر نان نەخۆی. بەداخەوە یەکێ لە کولتورەکانی سەقەتی کوردەوەیە نان زۆرە خۆن. ئەو کەسانی کە نان زۆرە خۆنە بێ یاگاتان لە خۆتان بێ بەڕاستی زوو لە بینە چن و تووشی هەزار نەخۆشیە بن. جاتکاتان لێ یەکەم نان زۆر مەخۆن. و ڕۆژوگرتنیش لە مەتا بەشی 6 ئاەتی 16 تا 18 باسی کردووە. ڕۆژوگرتن کاتێ بە ڕۆژوو دەبن ڕووگەرج مەبن وەک دووڕوان، چونکە ڕوویان دەگۆڕن تاکو بۆ خەڵکی دەربخەن کە بە ڕۆژون. ڕاستیتان پێ دەڵم ئەوانە پاداشی